ئەمسەر دەستپێکردنا شۆڕشە سووریا دژی دەسەڵاتە بەشار ئەسەد سەرۆکیەی وڵاتی و نەگەشتنا ئۆپۆزیسیۆن و حکوومەتە سووریا بە چ ئەنجامێکی ئەرێنی کۆمبوونێن کۆنگرەی جنێڤ دوودا و هەڕەشە و چالاکیان گروپێن تیرۆریستی و ڕاگەهاندنەوە هەرسێ کانتۆنیان جەزیرە و کۆبانی و ئافرین بووینە بەحسێ میدیایان جیهانی و جڤاکێ نێودەوڵەتی بەخۆڤان مەشیل کردیە. بەبێ ئەنجام کۆتایی هاتنی کۆنگرەکانی جنێف و پەرەسەندنی چالاکی و هەڕەشەی گروپە تیرۆریستیەکانی داعش و ڕاگەیاندنی هەرێمەکانی خۆرئاوا باسوخواسی میدیاکانی جیهان و کۆمەڵی نێودەوڵەتیشی بەخۆ سەرقاڵ کردووە. لەگەڵ 3 ساڵ دەربازبوون بەسەر شۆڕشی سووریا دژ بە دەسەڵاتەکەی بەشار ئەسەدی سەرۆکی ئەو وڵاتە بە ئامانجی کۆتایی هێنان بە سیستەمی دیکتاتۆری و شۆفێنی پەیکەری سووریا لە پاڵخەوبینین و بانگەشەی وڵاتانی خۆراوا بۆ دەستەبەرکردنی دیموکراسی لە ناوچەکەدا، بەڵام تیرۆر وەک مەترسێکی گەورە و تۆقەی نەردەرکەوت. بێگومان ململانەی هەرێمی و جیهانیەکانیش ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ جێپەنجەی خۆیان لەسەر خاکی ئەم وڵاتە جێهێشت. شەڕی 3 ساڵەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن نزیکەی 130,000 کوژرا و 2 ئەوەندە بریندار و ئاوارەبوونی ملیۆنان کەسی بەدوای خۆی داهێنا. ئەوەی کە لەم قۆناغە هەسیارەدا ژیرانە مامەڵەی کرد و هەر لە سەرەتاوە سیاسەتی هاوسەنگی پەیڕەو کرد و نەکەوتە هیچ کام لە بەرەکانی ئەم جەنگەوە کە سەرکەوتنی هەر لایەکیانی زیانی بە بەرژەوەندێنەتەوەیەکانی ئەگەیاند کوردانی خۆرئاوا بوو کە زۆر بەزووی کەوتە ڕێخستنی ناوماڵی خۆی بە ئومێدی ئازادکردنی ناوچە ژێردەستەکان و پارێزگاریکردن لە خاک و نیشتیمانی پارچەکرا و شەرەفی قەومێکی ژێردەستە. ئەنجامی ئەم سیاسەتەش ڕاگەیاندنی کانتۆنی جەزیرە و کۆبانی و ئافرین بوو. لە 21 و 27 و 29 ئەم مانگەدا ڕاگەیاندنی هەرێم 1 ڕۆژ پێش دەستپێکردنی کۆنگرەی جنێڤ و پەیامەکانی بەرپرسانی خۆرئاوا بەگوێ نەدان بە ئامانجەکانی کۆنگرە بۆ خۆی جۆرێک لە بێمنەتی و بڕوا بەخۆبوونی کوردانی نیشاندا. بە بیرروڕای سەرکردە دیارەکانی کورد بەرپرسیارەتی پاراستنی خاکی کوردان لە خۆرئاوا لەسەر شانی کوردخۆیەتی. ئەم بەرپرسیارەتیەش بەجێهێنانی چەندین ئەرک بۆ ئەم هەرێمانە لە ئەستۆ دەگرێت. هاوکات حکوومەتی عێراق چەندین وڵات تۆمەتبار دەکات بە پاڵپشتیکردن لە گروپە تیرۆریستیەکانی سووریا، لەوانە تورکیا و سوعودیا و قەتەر. هەموو ئەم هۆشیاریدانەش لە کاتێکدایە دید و بۆچوونەکان بە ئاڕاستەیەکدا هەنگاو دەنێن کە بەدیهێنانی خەونی کورد لە خۆرئاوا پێکهێنانی هەرێمێکی سربەخۆ بێت لەو بەشەی کوردستاندا کە خەباتی سیاسی و مەدەنی دانیشتوانەکەی بێنێتە دی. بەڵێ بینێرن هێژان ئاژی بۆ بترە پەیوینکردنان دەربارەی وێمژارەیەمە مێڤانداریە بەڕێز هۆزان ئەفرینی ڕۆژنامەوانکردیە کاک هۆزان دەم باش. ڕاگەهاندنە هەرسێ کانتۆنیان جەزیرە و کۆبانێ و ئەفرین چ گرنگیەک هەیە بۆ پێشبەبرنا پرسا کوردی لە سووریا؟ دەستپێکێ پیرۆزبایی لە هەرسێ کانتۆنە دەکەم جەزیرێ کۆبانی ئەفرین هەروە لە خودی شەهیدا دەکەم و لە هەموو گەلێ کوردستان و تایبەت سپاسێژی بوو یەکێتی ئازادی لاوان یەکێتی نیشتیمانی کوردستانی دەکەم کە ئیرۆ ئاهەنگێک گەل لە گرنگ لەدار خستن و پیرۆز کردن. یعنی بڕاستی ئەو گرنگە ڕاگەهاندنێ هەرسێ کانتۆنن ڕۆژاوای کوردستان گرنگیەکە کە ئەمە دەستکەفتە یەکەمینە ji بۆ ڕۆژاوای کوردستانê بە ئەوەیەکی فەرمی کە گەلێ ڕۆژاوای کوردستانê د 68مین سالروجا کۆمارا مەهاباد لە ڕۆژهەڵاتا کوردستانê ku ew bîr hanîn û li Rojavayê Kurdistanê dikarin wefadarî bû axiftinên pêşawayê mezin Nemir Qazî Mihemed bikin. Yani ev tiştê niha li Rojavayê Kurdistanê dikarin bêjin destkefteke wekû ê herêma Kurdistanê ye û em dikarin bêjin niha du herêmê Kurdî خۆسەرن و سەربخۆ کارێ خۆ بڕێبە دەبن و ئەس دەبێژم جی هێبیدارم دەمێ پێشتا هەردوو ئالی بەهەڤڕا هەفتار بن. بەڵێ کاک هۆزان بۆچی سێ هەرێم هاتنە ڕاگەهاندن ئەگەر ئەوێ چەندێ هەیە ئەو سێ هەرێم ببنەیەک بۆ سێ هەرێمن بۆ جزیرە کۆبانی ئەفرین بۆ زانێ چاوەیە نەها ڕۆژاوای کوردستانê نها ئەوە مۆدێلێکی نوێە ئەv مۆدێلێکی نوێە یعنی مۆدێلە سەردەمێ نوێە وەکو چۆن لە کەنەدا لە سوێسرا ئەم مۆدێلە هەیە کانتۆن ئەوە یعنی تو نکانێ یەکسەر tu bêjî ez kê Sûrê perçe bikim û ekê federalî ekê ava bikim ekê tiştekî we bikim yani hemû alem li dijî te rabin çima ji ber ku carê yekê ku îdara zatî hat ew kirin yekser gotin çi gotin eva perçebîna Sûriye yani heta aliyên me Kurdî ji aliyê enekesê dibêjin ev îdara yani şer e dibê peyedê şer ragandiye çima ev îdara hatiye ragandin yani niha ev sê kanton bi vê rengî ev zemîn xweşkirine ji bo dema pêş yani ez dikarim bêjim
تو یکسر تو بیجه روجاوای کردستان ام دولت که را دگیرن ام تشتی که آن را دگیرن یا فدرالیه با رنگی یعنی تخوشوتان یعنی اما دمی تو جو صفر دست پی بکا یک دو سه پی حتی ده تاری تو نکوی اوانه کنه هن کنه دو بیجن یکسر فدرالی بخواجی چونه دهندر جنیو دارنشتنه از کنم نمونه که بیجم اوانه که چون جنیو وکو کرد نچون ائتلاف اجتماعی سوری دو ناف خدا دو سه کس وکو اوانه کرد بخورا برن بس جبو چه وکو چاو بری کمال اتاتورک چکر به سری کرده جبو باشه حتی چند یک ریزیا کردان پیدویه با پشتوانی کردن هر سه کانتونین جزیره کوبانی و افرین تشتيك وجرك آنها ام بیجن او انجمن اجتماعی کرد سوریه بشک تدایا بشک بشداره اما او بشک نهال دربا تبلی جنیبی بونه از یوی لکم پشتی آخفتنا او جربا گو سپاسیا علویا کر سپاسیا درزیا کر سپاسیا مسیحیا کر نوی کردی نهانی بجار که نوی کرد نهانی یا اجید بیجن برئیس حمید درویش برئیس حکیم بشار از یوی لکم ون لهمبروي ون هلوش شغل شو ممكن جبوجو كما جربا أفت شكر كما يعني ما دخست جو جربا نوفي كرد بينه نهوني جبوج أجهدوا بريزان از داخازكم برشرو بابكن جبوج جربا با كاركر وجبوج جي أوجي بدنجن بله كاك هوزان أفرو جنك بو سروكا كانتونا عفرينه هبونا جنك وكي سروكا وزيران حتى چنديا بيد في بوب دز لإنانا ما فينشنان تایبەت لە ڕۆژاوای کوردستان از دکانم بیجم به تایبەت نه ایرو گلک دو پرسنت بین چما لعفرینه جن بو به سروک وزیرانی از دکانم بیجم یکم شهیدین روجاوای کردستان و گل شورشا باکوری کردستان دا هفر روکان بو جعفرینی بو یکم شهید 12 آذر 2004 ام بیجن جعفرینی بو گنده مسکی بو ام بیجن یکم شهید گو دوی شورشی دا دیسا گل سلمو بو عفرینی بو و هر وها یکم شهید یپگه و یپجه هر عفرینی بو شهید سلافا یعنی تمی جن عفرینی در کتنه پیش به قهرمانتی خواب لهنگتی خواب سیاست خواب بزانبین خواب جبوی ایرو عفرین حق کرد ایرو جن جبو خواه هل بجیره گسروکتی ها بکه چما جبرگو عفرین دعالی که دعالی مسئله جواکی دا پیش کفتن هاوی دو خواهوی نزیک بین هاوی لگل حلب و لگل هنک هم بیجن نزیکی باکور باندورا باکور لسره جبوی جی باکور کردستان جی کلتور وان نزیکی اروپا يعني باندورا خالصر هاج بوجي جواك عفريني قبول دكا كجن ببي بسروك وزير بله كاك هوزان راجع عندنا كانتونا عفرين حتى چند از هيفيو داخازين هاولاتين عفرينو لينان جدايا از بخاجي از چند جارا چون وداوی براستی من ديت يعني براستی داخازا وان اف ايرو تشتيك بيكاتي برانيا وان بيد خازن وهيدي ادبيجم ايرو جي قالك مبوان رجي دانستان كر مدي خوشحاليا وان قالك او فينا وان ازاد دركت ميداني او دايكن شهيدان درخاش بون دلقاش بون جبويجي ادبيجم منا مساله بس اي عفريني رجاوي كردستاني وبش عندني باكوري كردستاني ورجلاتي وبوي هيبن كو سركفتن بفي رنگي بدس بينن برای سوزان عفرینی روزنامه وان سپاس و پیسانی